سڵاو موچە و بوجە وێردی سەرجاری خەڵکن ژمارەکان زۆرن و مەترسی دروست دەکەن هەندێک دەڵێن قەرزارین و هەندێکی تریش پێچەوانە هاتوون بۆ لای پیاوی ژمارە و حسابات جگە لە پرسیارە تایبەتەکانی خۆی ئەمەوێ بزانن بەڕاستی ئێمە قەرزارین یاخود نا ئەگەر قەرزارین ئەمە کاریگەری لەسەر خەڵک چییە؟ با پێکەوە ورتر لەگەڵ خۆیان بدوین لەگەڵ مابن. مامۆساجان سڵاو لێبێ وەڵا ئەمەوێ یەکەم شت هەر لەوە دەست پێ بکەم هەر بەجددی کۆڕۆنا ئەڵێن واتای هەموو شتێکی گۆڕی ڕەمەزان هەبوو جەژن هات خەڵک عیبادەتی بە تەواوی پێ نەکرا تۆ بۆ چێن و چیە لەسەر ئەو بابەتە؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان سوپاسانەکەم یاخۆ خێرن سەر چاوم خوازیارم سەرکەوتو من لە کاری ڕاگەیاندنتانە. واتای گۆڕینی عیبادەت واتایەکی بەرجەستەیە لە کاتی کۆرۆنا کە ئێمە لەوەتی نوێژەکەین مامۆستاکان لە جەماعەتا پێمان بڵێن ئستە و وەتەسیل و پاڵبەن بە یەک و ڕەحمەتی خواتان لێبێ لە ماوەی کۆرۆنا پیانەوتین ڕەحمەتی خواتان لێبێ با ماوە لەبین باشە ئەمە جۆرێکە لەوەی تۆ 20 ساڵ کەسێک ڕابێنی لەوەی ڕیزەکان ڕێک بکات و پاڵ بابەیەکۆ ئێستا لە کتوپڕ پێی بڵێ با بینتان هەبێ مەترێک بینتان هەبێ چوزام چەندێک بینتان هەبێ جۆرێک لەو ئیداریات و هونەریاتی نوێژی جەماعەتی بۆ گۆڕی بوون ئەوە خاڵێکی دیکە ئیسلام بەرنامەیەکی فراوانە کاکێڤار دەسەوسان ناوەستێ لە دۆزینەوەی بەدائیلا بۆ نمونە لە نوێژە کە ئێمە هەمومان نەزانی نوێژ 5 فەرزە و دوانی بەیانیە چواری نیۆڕۆیە چواری عەسرەستیانی مەغریبە چواری عیشایە لە هەندێ فرسەتا لە هەندێ حاڵەتە ئەمانە کەمە بنەوە مەسەن نوێژی نیۆڕۆ نوێژی عەسر و نوێژی عیشا ئەبنە دوورکەعات کەواتە ئیسلام بەدیلی دۆزیەوەتەوە ئەگەر ئینسان لە سەفەرا بێ حاڵەتێکی دیکە هەیە جەمعکردنیان نوێژی نیۆڕۆ و عەسر جەمعەکە لە حاڵەتی سەفەرا بێ یاخود لە هەندێ مەشەقاتی دیکا بێ ئاەتێکمان هەیە زۆر ئاعتیمادیەکەی نەسەر اجعلوا بیوتەکم قبلە لە حاڵەتێکە کە لەوە پێش ئەوەمان بەکارهێنا ئەگەر فشاری سیاسیمان بۆ دروزە بوو زۆر جار با بڵێن تیمەکانمان کۆبنەوەکانمان چوزانم خەلیە تەنزیمیەکانمان لەسەر دەمی ڕژێمی پێشوە ئەبردەوە ماڵەکان و لە ماڵەکانان نەشاتی سیاسی و چالاکی حزبیمان ئەنجامەدا. کۆرۆنا ئەوەی بەیاد هێناینەوە کە دیسان کۆبوونەوەی گشتی و ئەوانەمان نابێ دیسان بێ عیبادەتەکانمان بینەوە ماڵەکان و لە ماڵەکانە بۆ نمونە لە ڕەمەزانە من خۆم ئیمامەتم بۆ ماڵۆی خۆمان کردووە بە درێژایی ئەو مانگەیە ئەگەر لە فترەیەکی زەمەنی کەمان نەختێک تەخفیف کرا لەگەڵ یەک خانەوادەی دیکە لە خزمەکانم ئێمە چوین بۆ لای ئەوانە هاتن بۆ لای ئێمە و عیبادەتمان کرد. ئەمە مەسیجێکی دیکەیدا ئێمە کە چۆن هەموو جارێ ئەومانەوت ئەم دینە کامل و شامل زامنە بۆ هەموو سەردەوەکان فعلا ئەم دینە ئەتوانێ مەسن لە هەموو لە ئاساییترین زروفا دینداری خۆت بکەیت و ئەتوانی لە ئەحلەک زروفی شاهد دینداری خۆت بکەیت بۆیە بە شێوەیەک لە شێوەکان بەرجەستەکردنی ئەو واقعە تاریخیانەی کە لەوە پێش ڕوویان داوە دووبارە بوونەوە بەهۆی کۆرۆناوە مەسەلەن جەژنی ئەمساڵ جەژنێکی جیاواز بوو لە جەژنەکانی دیکە جەژنێک بۆ کۆیە وایە لە ناو شوقا بژی چکە لە ناو شوقا هاتن کەس سەردانی کەس ناکە من خۆم لە دراوسێت بە شێوەیەک لە شێوەکان نییە مەگەر هەڵتەقێن بەیەکە ئەگینا هاتو چۆوانە نییە ئەم جەژنە لەو جەژنانەیە چووکە هەمومان چوبینە شوقەکەواتە ئەگەر حاڵەتێک هات کۆتایی دنیان نییە مەسەن حەج نابێ ئەم ساڵ عەمرە نابێ نوێژی جەماعەت نابێ بەڵام ئینسان ناکرێ واز بێنە لە عیبادەت ئیتر عیبادەتەکە ئەگەر اجعلوا بیوتەکم قبلە ماڵەکانی خۆتان بکەن بە قبلە و مزگەوت و نوێژی لێوە بکەن بۆ ئەوەی حەدیثێکی کە باز لەوەکە لا تجعلوا بیوتەکم مەقابر ماڵەکانتان مەکەن بە مەقبەرە نوێژیان تیا بکەن چکە سنەتە ئینسان نوێژی جەماعەت لە مزگەوت کا بەڵام سنەتەکە بێنێتەوە ماڵ بەزەم جاریان واجبەکە وابوو کە نوێژە ئەسڵەکەشمان هێنا لەوە قسەکانت باسی خێزانت کرد کە چۆن ئەچیتەوە ماڵە و ئێستا عیبادەتەکانە لە ماڵەوە لەناو حیزبە سیاسەکانە بە تایبەت کەسایەتەکانی وەکو بەڕێز و هەم سیاسەکانی جوان مۆدە کە فرەژنی مۆدە باشە لە ئیسلامیەکانە فرەژنی و لەوانەیە لە غێر ئیسلامیەکانە عەشیقە باشە یعنی ئەویان ڕێی بەڕێستە مەبەستمە بزانم ئێوە بەڕێستان تۆ تا ئێستا خێزان تێوایە ئەمە چییە؟ بۆ تۆ وایت من لەوانەیە کێشەیەکی هینم هەبێت کێشەیەکی ئەوەم هەبێت کە ناتوانم
زۆر تەرکیزم پەرشۆ بڵاو بکەم باشە قەناعەتم بەوە نییە دوو ئیدارەی بکەم ینی ئیدارەی دوو خانەوادەم بە هەمان ڕێتم پێ ناکرێت بۆیە قەناعەتم وایە ئەگەر دوو خێزان بێنم هەرتوانم احتیمام بە یەکیان بم لەسەر حسابی حقوقی ئەوی دیکەیان باشە بۆیە ڕێگەم بەخۆم نەداوە کە دووژن بێنم زیاتر تەفەڕق بووم بۆ ئیشە سیاسیەکەم زیاتر تەفەڕق بووم مەسەن لە فترەیەکی زەمەنیە من لە شاخ بووم لەبەرەوەی ئیدارەی دوژن زۆر قرس بووە بەنسبەت منەوە قەناعەتم وایە کە ئیدارەی دوژن هەرچەندە لە ڕووی ئیمکاناتۆ من کوڕیەکێک لە دەوڵەمەندەکانی شاری هەڵەبجەم لە ڕووی ئیمکاناتی مادیوە باوکم ئەوەندەی بۆ بەجێ هێشتوین مەسەن خاوەنی 14 خانە بووین لە هەڵەبجاوە 6 مڵکی تیجاریمان باشە بەڵام لە ڕووی سیاسیۆ من لەبەرەوەی وەزعم وا بۆ کە نەمتوانیوە ئیدارەی دوو خێزان بم خۆمم نەخسووەتە ژێرباری ئەو مەسئولیەتە لە مەرحەلەی دوای ئەوە کە هاتوومەتە مەجلیسی محافظە بۆ ماوەی 9 ساڵ لە مەجلیسی محافظە بووم من بە پێی تەقیمی ڕێکخراوێکی ئەمریکی یەکەم فراکسیۆن بووین بۆ ماوەی ئەو 9 ساڵە کە توانیمانە دەوامی بەردەواممان هەبێ و لە هەموو کۆبنەوەکانە لە 86 کۆبنەوەکان بەردەوام بووبووین یەکەم هێز بووین دووەم هێز دوای ئێمە لە 1950 نابوو ئەوەندە فەرقەکەمانە بوو هەموو جارێم کرد بە سوحبەت برادێک گوتی ئەوە چێڵێنێک وتم کاکە بەقە مجەورێکی مزگە و دەوامەکەم لە ئەنجومەنی پارێزگا حاڵەتی سێهەم من خولیای خوێندنم زۆر باشە لەبەرەوەی بێجگە لە بەکالۆرسێکم لە ریاضیات و ئەحسا هەیە لە ساڵ 91 تاوام کردووە دیبلۆمێکی شەرعیم لە ساڵی 95 تاوا کردووە لە ساڵ 2010 دیسان چوومەتەوە خوێندن بەکالۆرسێکی ترم لە دارایی بانقا تاوا کردووە ڕۆژانە ئەگەر کاتم هەبێ لانی کەم سعاتێک 2 سعات ئەخوێنمەوە فترەیەک ئەنووسم متابعی ئەو قەزیانم زۆرە بۆیە حەزم کردووە ئەو قەزیانە ئەو خولیانەی کامە زیاتر خەڵکی استفادەی لێ بکان نەکخۆم یعنی ئەگەر مەجالت هەبووە تۆش چەند خێزانێک دەبوو ینی ئەگەر ژیانت بەم جۆرەی ئەمەی کە ئێستا ئەمتوانی بم بێ بەس ئەمە ڕەغبەتم بووە کە ئەمە هەڵبژێرم ینی خوێندن هەڵبژێرم چالاکی سیاسی هەڵبژێرم نەشاتی ئیداری هەڵبژێرم بەدەم خەڵکەوە بم زیاتر تاوەکو بەدەم خۆمەوە باش مامۆستا پێشتر کۆمەڵە بوویت ئێستا کۆمەڵی لە هەمووی ناسراوترەوەیە بە پیاوی ژمارە و حسابات ناسراویت حەزەکەم ئەمەم بۆ بگونجێنی ئەم دوانە چۆن لەگەڵ یەکایەکت وێگرتووە شاری هەڵەبجەیەکێکە لەو شارانەی کەوا شارێکە زۆر مەسائلی فکری تیا ڕەواجی هەیە مەسەن ئەگەر سیرکەی لە ساڵی 60ەکان بەرەو پێش حزبی شوعی زۆر بەقوت بووە لە هەڵەبجە چونکە حزبی شوعی کە هاتووەتە عێراقۆ لە بیدایەت لە ناسرەوە دەستی پێکردووە فەهەد سەلمان لەوێ دەستی پێکردو دوایی بە شەریتی حدودی نێوان ئێران و عێراقا هاتووە لە ناسرەوە هاتووە تا گەیشتووەتە ئەو شارانەی خۆمان لە منطقەی خانەقین شوعیەکان بەقوت لە دەربەنی خان شوعی بەقوت بووە لە هەڵەبجە بەقوت بووە لە پێنجۆن شوعی بەقوت بووە لە ئامێدی شوعی بەقوت سیر کە ئەو شەریتە حدودیە چونکە لە قولێکی مارکسا هەیە کە ئەڵێ ئیسفادە لە تەناقوزاتی ئومەم و حکوومات بکەن بۆ ئەوەی بتوانن ژینگەیەکی گونجاو بۆ فکرە بدۆزنەوە باش هەڵەبجەیەکێکە لەو شارانەی کە تەقبولی ئەفکار زۆرەکە مەسن بیدایەت حرەکەی شوعی لە هەڵەبجا زۆر بەقوت بووە دوایی مەسن کە سیرەکەی شۆرشی نوێ یەکێتی نیشتیمانی یەکەم مەفرەزەی سەرەتایی لە هەڵەبجا دەست پێەکە کە تیپی 11 شارەزور و شانزەی هەورامان هەردوو مەفرەزە سەرەتای شۆڕشی یەکێتی لە هەڵەبجا دەست پێکاتەوە کەوا زۆربەی قادەکانی یا پێشمەرگەکانی خەڵکی هەڵەبجەن لە ساڵی 56 حرەکەی ئیخوانی ڕووەکاتە هەڵەبجە لەلایەن محەممەد مەحموود سەوافۆ دێتە سێ سایق دوایی ئەو مامەسا و زانایانە ئەبینێ لەبەرەوەی ئەو کاتە مەدی شوعی زۆر بەقوت بووە بە مەدی ئیخوانی بربەرەکانی کراوە دوای ئەوەی لە 74 شۆڕش هەرسی هێنا لە 77 شۆڕش دروست بووە لەو کاتا لە هەڵەبجە یەکەم بە حکمی ئەوەی تازە شۆڕش لێ پەرەیسەند بوو کڵپەی شۆڕش دەسی پێکرد بوو هەموو گەنجەکانی ئەوێ تەبەنی ئەو فکریانە کرد فکری کۆمەڵە منیش یەکێک بووم لەو گەنجانەی کە هەستمە کرد ئازار و مەینەت یەک هەیە لەلایەن میلەتەکەمەوە ئەو شارەی ئەمەیەکێک بوو لەو شارانێک کە هەمیشە منکوب بووە بۆیە منیش جۆرێک لە ئینتیمام کردبوو بۆ ئەو ڕێکخراوە باش لە گومانە ئەژیام تاوەکو پۆلی شەشم تەواو کرد کەوتمە دیراسەیەکی ورد لەسەر مەسائلی ئیسلام
لە 2 ساڵ دیراسا کە زۆر باشترین کتێب کە تەسیری لەسەر من بەجێ هێشت بێ قصة الإيمان بين الفلسفة وعلم القرآن الشيخ نديم حسين الجسر نووسیوێتی کتێبێکی 450 لاپەڕەیە تقریبا زیاتر لە 3 جار خوێندومەتەوە لەسەر یەک چووکە هەم کتێبێکی فەلسەفیە هەم کتێبێکی فکریە. ئەو کتێبە بوو بە مەرحەلەی ئینقلابی فکری من لەلایەن کەسێکی کۆمەڵەوە بۆ کەسێکی ئیسلامی دوای ئینتیمام کرد بۆ خەتی دوی ئیخوانی کە دوای لە ساڵینەوە یەکا بوو بە نەهزەی ئیسلامی. مامۆستا شتێک لەسەر ئێوە زۆر ئەوترێت کە دژی هەرێمن. ئێوە ئەو برادرانتان لە فراکسیۆنی ئایندە لە سەربەخۆکان بە تایبەت ئەو گروپەتان کە دژی هەرێمن. مامۆستا هەر بەجددی ئێوە دژی هەرێمن ئەگەر جی هەرێمن بووە یعنی بۆچی دژی هەرێمن؟ من ئەوانەی کە ئەو ئیتیهامانە دۆزنەوە ڕەسیدی خەباتی با هەردوو لامان مقارنە بکەین. ئەگەر بە تاریخی سیاسی ئێمە ئەو نۆکەسە من باس لە خۆمەکەم بە تاریخی سیاسی من ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ دوژمن دەستم تێکەڵ کرد بێ دینار و فلسێکم لە کە زۆرگرت بێ سازشم لەسەر هیچ مەبدەیەکم کرد بێ ئەوانە حەقیانە بڵێن دژی هەرێم. باش بەڵام ئەوەی ئێمە وتمان لە 2015 من لە پەرلەمانی ئیتیحادی ئیشەکەم لە پەرلەمانی ئیتیحادی بەدەیان مەواقف هەیە کە کەسیان نیانوێراوە بێڵێن ئێمە تەبەنیمان کرد. باش ئەوانەی کەوا باز لەوەکەن ئێمە دژی هەرێمن بە بەڵگەوە بۆیان لەسەلمێنم کە کێ بوو دەنگیدا لەسەر یاسای حەشتی شعبی کێ بوو تاکە فراکسیۆن کە هاتینە دەرەوە تاکە 2 فراکسیۆن کە هاتینە دەرەوە ئێمە و یەکگرتووی ئیسلامی بووین زۆر بە ئاشکراش. ئەو سەرۆکی پەرلەمانەی کە ئێستا سەرۆکی پەرلەمانە بە شایەدی ئەوە دوایی کە بینیم لە ڕێگەی چوونە دەرەوەمانە دوایی مؤتەمەری سوحوفی کرا لەسەر ئەو بابەتە زۆر بە ئاشکرا بە شیعەکانم بود ئێمە قەنەعەتمان بە مؤسسەیەکی عسکەری نییە کە ببێتە تعددی مەراکزی قیوە لە وڵاتە. باشە دوو ئەمە جێشێکە تابعێکی تایفی هەیە چونکە تایفەیەکی تر مقابلتان تووشی کێشە بن. 3 ئێمە پێویستمان بەوە هەیە لە کاتێکە عێراق لە ڕووی قووەی عسکەریەوە ئەم هەموو هێزەی هەیە. 4 ئەگەر ئەم قەزیە هەیە فتوایەکی کیفایی بووە فتوای کیفایش بەوەی کەوات واجبەکەی جێبەجێکرا بێ هەڵوەشێتەوە کە ئێستا هەوڵی ئەوە هەیە هەڵی وەشێنەوە. بۆیە ئەو گروپانە با لە خۆیان بپرسن دەنگیاندا بە یاسای حەشتی شعبیانە. ئەگەر وتیان دەنگمان نەداوە تەحەدایانەکەم کێکێ لە ژوورە بوونەوە ڤیدیۆکەی ئەو دەنگدانەش ماوە. باشە مامۆستا بە کورتی ئەویان مەوێت ڕێی تۆ تعبیرە لە کۆمەڵیا خۆت وەکو پەرلەمانتارێکی من تعبیرە لە ڕێی خۆم باش بە حکمەوەی من ئێستا سەرۆکی فراکسیۆن نیم قسەکانم قسەی مەکتەبی سیاسی و قسەی کۆمەڵی ئیسلامی نین بەڵام متوانم بڵێم لە چوارچێوەی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی قسەکەم. باشە ئەو مامۆستا سەلیم کە ئێستا بۆ ئەو کەمێک بێدەنگترە لە تۆ ینی تۆ زیاتر بەرچاوتریت و زیاتر ئەوەیت بۆ ئەو بێدەنگ اختصاسەکەمان وای کردووە کە من زیاتر دەرکەوتوم. اختصاسی من لەبەرەوەی اختصاسێکە هەموو کەس ئیشی تەیەکەوی اختصاسی مالیە باز لە موچەیەکە اختصاسی مامۆستا اختصاسێکی علومی شەرعیە و ئەتوانم بڵێم من و مامۆستا سەلیم بەقەدەر یەک مەشغوڵین بەس جهودی ئەو نابیندرێ لەبەرەوەی زۆر جار ئەو لەوانەیە من چەند تەلەفۆنم بۆ بکرێت دەربارەی موچە ئەوەندە تەلەفۆنی بۆ بکرێت دەربارەی کێشە و مەسایلی کۆمەڵایەتی و خانەوادەیی و ئەو بابەتانەی کەوا متعلقە بە ئیسلام و بە شەرعی کەواتە ینی جیاوازی لە لیژنەکانە تۆ لە قەزیەکە اختصاسە مەسلەی اختصاسەکە وای کردووە. ئەگینا مەسەن لە بەغدا 58 پەرلەمانتاری لێ لەبەرەوەی ئەوانەی کەوا لە لیژنەی مالین زۆرترین لێدوانیان لێ وەرەگرێت بە تەبیعەتی حاڵ لەبەرەوەی حاجەی خەڵکە مەسەلەی اختصاسی. وەڵام منیش مەبەستمە بزانم لەسەر ئەو موچە و بودجە و ئەم کێشانەی کە ئێستا مەترسیەکی گەورەیە لە لای خەڵک. پێش جەژن سەرۆکوەزیرانی هەرێم باسی لەوەی کرد کە 27 ملیار دۆلار قەرزارین. باشە ئەم قەرزە چییە مامۆستا؟ هەر بەجددی هەرێم قەرزارە جارێکە؟ یەک دوو وەسایق ئەتوانی بگەڕێتەوە بۆ ئەکاونتەکەم. کاتی خۆی من تەصریحێکم دابوو لەبەرەوەی مدیر عامی دائیرەی دەینی عام لە وەزارەتی دارایی ئیستیزافمان کرد بوو. باشە لە پەرلەمان لە لیژنەی مالی باسی لەوە کرد کە سیولە نەماوە. منیش سوالێکی بەری ئەم لێکەوتم هۆکار چییە سیولە نەماوە؟
وتی بەشێکی ئەو پارەیەی کە سیولە بووە هەرێمی کوردستان دەستی بەسەراگرتووە. منیش ئەمە وەکو لێدوان نەقڵ کردبوو لە ئەکاونتەکەی خۆم. ئەو کات وتەبێژی فەرمی حکوومەتی هەرێم وەڵامی دابوویەوە کە ئەم برادرە ئەم ڕقەمانە لە طبعا نزیکەی 7 تریلیۆن دینار بوو. ئەم برادرە ئەم ڕقەمانە لەکوێ هێنێ داوایان کرد ڕەدی بەمە وتم من عادەتم نییە بە بێ دۆکۆمنت ڕەت بەمە کتابێکم کرد بۆ بانکی مرکزی باشە ناوی ئەو بانکانەی کە فەرعی لە هەرێم هەیە ئەو پارانەی کە دەستکاری کراون بە چ شێوەیەک دەستکاری کراون تەفاسیلیمان بدەنێ. باشە ناوی 42 بانکیان بۆ نردبووم لە وەسیقەیەکا بڵاوم کردو ئێسش لە ئەکاونتەکەم لەو ساڵانەی پێشوا هەیە. ناوی 42 بانکیان بۆ نردبووم کە ئەمانە بە دوو شێوە پارەکانیان دەستکاری کرابوو. هەندێکی بە شێوەی نەقد ڕاکێشراوە، هەندێکی سکوکی بدون ڕسیدیان داوت. بۆ نمونە قاعدەیەکی مالی هەیە کە ئەگەر بانقێکی ئەهلی یا بانقێکی حکومی هەر مقدارێک سیولە لە خۆی زیاد بوو لە حاجەی ڕۆژانەی زیاد بوو ئەبێ بی با ئیداعی بکات لە فەرعی بانکی مرکزی لەو منطقەیە. باشە 5 فەرعی بانکی مرکزیمان هەیە لە سلێمانی دانەیەگە بوو، لە هەولێر دانەیەگە بوو، لە مووسڵ دانەیەگە بوو، لە بەغا هەیە، لە بەسرە هەیە. ئەوانەی هەرێم کاتی خۆی بۆ دوو فەرعی بانکی مرکزی دراوە لەبەرەوەی کاتی خۆی لەسەر ئەساسی دوو ئیدارەی درابوو. باشە بەس بەداخەوە ئێستا تەنها لە هەولێر کراوەتەوە زۆریش هەوڵماندا بۆ ئەوەی سلێمانی بەڵام بەرپرسانی ئیدارەی سلێمانیا ئەو حیزبە سیاسی بەرپرسە لە سلێمانی و خۆی بەخاوەنی سلێمانی ێزانێ تا ئێستا هەماهنگ نەبووە بۆ ئەوەی بتوانین فەرعی بانکی مرکزی بینەوە سلێمانی کە ئەوە خەلەلێکی گەورەیە خوازیارم ئیدارەی سلێمانی بیر لەوە بکاتەوە کە چەند جار چ من چ برادرانی دیکە کاک گوشار عەبدوڵڵا کاک شیروان هەر سێکمان زۆر داکۆکیمان لەسەرەوە کردووە بەڵام تا ئێستا هەماهەنگی نییە لە نێوان حکوومەتی هەرێم و بانکی مرکزیە بۆی ئەو فەرع بکرێتەوە. ئەم پارانەی کە دانراوە لە بانکی مرکزی باشە هەرێمی کوردستان ئەو دوو فەرعە بە بڕیاری وەزارەتی دارایی تەمەنە دوو فەرعە لە ژێر هەژمونی ئەما بوون هەم بەشێک لە پارەکانی سەحب کردووە داوێتی بەموجە. بۆ نمونە یەکێک لەو بانقانەی کە زۆرترین پارەی لای هەرێمە بانکی تیبیای عراقیە، بانکی تیجاری عراقی کە زیاتر لە 2 تریلیۆن و نیو بووە. باشە کە چەند جارێک ئێمە حەمدیە جافمان ئیستیزافە کرد لە لیژنەی مالی وەسایق کە بڵاو بۆ تۆ نزیکەی 6 تریلیۆن و شتێکە بێ بەڵام دوجار ئیتفاقێکی بانکی مرکزی و هەرێم دروست بوو مانگانە 10 ملیۆن دۆلاریان بنەوە نازانم ئێستا چەنی ماوە کەواتە ئەمە ئەڕواتە بابی ئەوەی ئیلتیزام بێ لەسەر هەرێم یا قەرز. باشە خاڵێکی دیکە موچەی موچەخۆران بوو کە لە ساڵانی پێشووە بە ئیدخاری ئیجباری بەشێک لە موچەکان بڕین. ئێمە کاتێین تەصنیفی قەرزەکەین هەرچەنە ئێستا نەختێک ئەو مستەلەحە زۆر بە دقیقی بەکار نایێن. قروزمان هەیە اختیاریە، قروزمان هەیە ئیجباریە، ینی قەرزێکمان هەیە ئارەزوومەندانە ئەیدەی قەرزێکمان هەیە بە ئیجباری لێدەسن ئەوە تەصنیفی قەرزە. بەڵام کەی تعریفی قەرزەکەی ئەڵێ مەبلەغێک لە پارەیە کە یەکێک لە بانقەکان ئەیدا بە مشتریەکی خۆی زەبوونێکی خۆی بە میقدارێک فائیدە بە ئەجەلێکی مەحدود. ئەم تەصنیفە بەسەر قەرزی هەرێمە جێبەجێ نەبووە. باشە بۆیە هەندێک گەڵێن ئیلتیزامی مالیە بەڵام کاتێک دێتە تەصنیفە عیلمیەکەی قروزی ئیجباریە موچەی فەرمانبەرانیش قروزێکی ئیجباریە کە ئەڵێت لە تعریفەکە هاتووەڵێ قروزی ئیجباری بریتیە لەو قەرزانەی کە حکوومەت بەناچاری لە ئەنجامی نەدانی موچە یا فرۆشتنی کاڵای مەسەن ئەرزەدا بە هاوڵاتیان بە قەرز یا مەسەن قەرەبوویەکی هەیە هاوڵاتێک ئەو قەرەبووە مەفروزە پارەی بداتێ پارەی نییە بیداتێ ئەوە بێتە قەرزێکی ئیجباری. باشە سەواون ئەگەر قەرزی ئیجباری بێ یاخود ئیلتیزامی مالی بێ لێرەشەوە 10 ملیار دۆلاری فەرمانبەران قەرزارە. بە پێی ئاعترافی حکوومەت ڕۆژنەفت کاتی خۆی پارەیەکی داوە بە هەرێمی کوردستان چ بۆ قەرەبووی داناگاز بێ چ بۆ خۆیان بێ بۆ موچەدان بێ. تورکیا پارەیەکی پێشوەختی داوە بە مقدمەی کڕینی نەوت. ئەمانە هەمویان ئەگە بێتە سەر تەصنیف و تعریف و بابەتە قانونیەکەی قەرز شمولی ئەوە ناکەن کە قەرز بێ بۆ چونکە قروز لە عێراقا عادەتەن ئەبێ بە پرۆژەیەک بێ پرۆژەکە بێتە پەرلەمان مسادقەی لەسەر بکە اینجا حکومەت بڕوا تەفاوزی مباشری لەسەر بکە. لە هەرێمی کوردستان لە ڕووی قەرز وەرگرتنەوە توانای ئەوەی نییە قەرز وەرگێ
چونکە قانونی ئیدارەی مالی زۆر وازحە و دەستوری عراقی زۆر وازحە. دەستوری عراقی لە مادەی سەودەی دەستورە لە 9 فقرە هاتووە، لە فقرەی دووەمە هەموو بابەتەکانی ترڵێ تەنزیم، مەسەلەن ئاو تەنزیمە، تەرەدودی بەثی تەنزیمە، تیجارەی خارجی تەنزیمە، بەڵام بەنسبەت قروزۆڵێ ئیبرامها وتەوقیعها باشە ئیتیفاقیەکەیش و واژووکردنەکەشی بۆ حکوومەتی ئیتحادیە. لە قانونی ئیدارەی مالیە ئەڵێ هەرێم و محافظات بۆیان نییە قەرز بکەن ئللا یەک حاڵەت نەبێ، ئەو حاڵەتەش دەبێ حکوومەتی ئیتحادی ڕازی بێ لەسەرەوە. باشە کەواتە هەرێم کاتێک نەیتوانیوە لە ڕوە قانونیەکەوە قەرز وەرگێ، ڕاستە خۆچووە لە موچەخۆرانی خۆی بڕیوە، لە ڕێگەی هەندێک کۆمپانیاوە ڕاستەخۆ قەرزی کردوەوە بە شێوەیەکی با بڵین متمانەی نێوان هەرێم و ئەو کۆمپانیایانە. بۆیە کاتێک کە ئەڵین شتێکمان نییە بە ناوی قەرزی قانونی ڕاستە، بەڵام کاتێک کە ئیلتیزامێکی مالیمان هەیە و ئەبێ بیدەین و ئەمە قەرزە دێنە سەر ئەوەی ئایا شروعی دووەمی جێبەجێ بێ ئایام قەرزانە فایدیان هەیە یانە. حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی ناشەفافیەتێکی زیاد لە حەدی هەبووە، نازانم قەرزانەی چۆن کردووە، جهەی مقتەریز دیار نییە، عمولە دیار نییە، فائیدە دیار نییە، ئەقسات دیار نییە. مەسن مەلەفی قروزی عراق لای منە. باشە هەرچی قەرزی عراق لە 4 راپۆرتە نووسیومەتۆ کە قروزی نادی پاریس، خارج نادی پاریس، مستثمرین ئەجانب، قروزی داخلی، باشە مؤسساتی عەرەبی، لەگەڵ ئەمە قەرزە دەرەکیەکانی پێڵێن، لەگەڵ قەرزە ناوخۆیەکان کە هی بانکەکانە. ئەمە هەمووی دیارە چەنە مەبلەغەکە، بە مودەی چەند قەرز کراوە، عمولە چەند وەرگیراوە، فائیدەی چەنە، چەند ئەقساط دراوەتەوە، چەند ماوە. هەرێمی کوردستان ئەم شەفافیەتەی نییە، بۆیە ئەم بابەتە شاراوەتەوە. حاڵەتی یەکەم لەبەرەوەی نەیانتوانیوە بە قانونی قەرز بکەن، حاڵەتی دووەمیشیان حکوومەتی هەرێم، ینی کاتێکاڵێن حکوومەتی هەرێم بەناو حکوومەت بەناو تەصنیفی حکوومەتی بۆکتە ئەگینا دەسەڵاتێکە سوڵتەیەکە لە هەرێم مامۆمارەسەی ئەوەی کە پێی خۆشبەیەکە تاکە پرۆژە کە نابێتیانە پەرلەمان باسی قەرز بکە، باسی 5 میلیارد دلار بوو کە 5 میلیارد دلار قەرز بکەن، بەڵام ئەو قەرزەش نەتوانرا بکرێ لەبەر ئەوەی قروز 3 جۆری هەیە. قروزی مویەسەرەمان هەیە، قروزی سیادیمان هەیە، مؤسساتی دەولیەیدەن، قروزمانەیە حکووماتەیدەن، قروزمانەیە کەتی تایبەتەیدا. عادەتەن ئەو شوێنانەی کە با بڵێن سیادەیان کامل نییە، قروزی دەولی شمولیان ناکەم، مؤسساتی دەولی قەرزیان ناداتێ. مەسەن سندوقی نەقدی دەولی قەرز نادا بە حکوومەتی هەرێم، باشە بانکی دەولی قەرز نادا بە حکوومەتی هەرێم. دەوڵەتەکان وەکو دەوڵەت، ئەو دەوڵەتانەی کەوا تیجارەتی عالەمیان بەدەست ئەوانە قەرز نادەن لە ڕێگەی ئیتفاقاتۆ. ئەکرێ کەرتی تایبەت قەرزیان باتێ، مەسن کۆمپانیا ڕۆزنەفت قەرزیانە داتێ، بۆ تاش قەرزیانە داتێ، حکوومەتی تورکی لە ڕێگەی بانکێکیەوە قەرزیانە داتێ. ئەم قەرزانە لە ڕووی فائیدەوە جیاواز. قروزی مؤسساتی دەولی و وڵاتەکان هەمووی قروزی مویەسەرەیە، قروزێکی ئاسانە، فائیدەکەی هیچی لە ساڵ 3 تێ ناپەڕێ، یاخود لە ساڵ 1.5 مانگی، چکە کاتێک ئەڵێن بفائیدە سەنەویە، یعنی لە ساڵێکاوە فائیدە بفائیدە نصف سەنەویە، بۆ ئەوەی عادەتەن کە ئەو پرۆژانەی نێرن بۆ پەرلەمان، بۆی پەرلەمانتار وا تێبگا کە ئەمە فائیدەکەی لە ساڵ 1.5، بەس لە ئاخری قەرزەکەەوە نووسراوە بفائیدە نصف سەنەوی، واتە لە ساڵ 3 نەک لە ساڵ 1. باشە ئەمانە هەمووی قروزی مویەسەرن. ئەوەی عێراق وەریگرتووە هەمووی قروزی مویەسەرێ، هیچ قەرزێکمان نییە بگاتە لە ساڵ 5. بەڵام قەرزی کەرتی تایبەت لانی کەم لە ساڵ 8 کەمتر نییە. بۆیە حکوومەتی هەرێم ئەم قەرزانەی شاردۆتۆ تاوەکو نەزانین فائیدەکەی چەنە. دوو جهەی ئەوەی کە قەرزی لێکەن، چکە قەرز یەک قەزیەی هەیە زۆر خەتەرناکە، هەموو تەبعیەیەکی مالی تەبعیەی سیاسی دروستەکە. باشە تۆ کاتێک پارە لە کەسێک قەرزەکەی هەروەکو شەخص جۆرێک لەوەی کە ڕعایەتی خاوەن قەرزەکە دەکەی، بۆی گرفت بۆ دروست نەکە. بۆیە حکوومەتی هەرێم کاتێکم قەرزانەی کردووە لە تورکیا، لە ڕۆزنەفت، لە هەر شوێنێکی کە جۆرێک لە تەبعیەی سیاسی بۆ دروست بوو، ئەوەتانێ هەرێمی کوردستان بەدایان جا تورکیا قەسفی کردو، هەرێمی کوردستان ئەسڵ بەیاننامەیەکیشی دەرنەکردو. رووسیا چەند هەڵوێستی نابەجێی لە سووریا نواندووە، بە حیاتی حکوومەتی هەرێم نەیتوانیوە بەیاننامەیەک دەربارەی ئەو لەشکرکێشیە باس بکە. بۆیە
هەرێمی کوردستان تەبعیە مالیەکەی کە بۆ دروست بووە تەبعەیەکی سیاسیشی بۆ ئەو قەرزانە بۆ دروست بوو. ئێستا ئەوەی کە سەرۆکی حکوومەت بەشی سێهەمی ئەوەی کە سەرۆکی حکوومەت ئەوێ بیڵێ زۆر بە واضح ئەوێ بیڵێ ئەگەر من فەشەلم هێنا من نیم بەشێکی ئەم میراتیە هی کابینەکەی پێشووە من تەحملی مەسئولیەتەکە یەکەم کە یەکێک لەوانە قەرزەکان و هیچیان بۆ من بەجێ نەهێشتووە. باشە بەسەمە زیاتر هەر بیانووی سیاسەکان زیاتر ئەمانە ناکەن بە بیان و بۆ لە هەندێ واقع هاتنە دەرەوە. یعنی ئێستا بۆ نمونە پێشتر وەزیری دارایی وتی من کە هەتوومەتە سەر خەزێنەکە بەتاڵ بووە. جا کێوتی بچێت سەر خەزێنەی بەتاڵ وەزیری دارایی ئێستا هەر بە هەمان زۆر ئەمیش کێ زەختی لێ کردو بچێت سەر خەزێنەی بەتاڵ. تۆ کاتێک ئیشێک تۆ کاتێک کە دەوای ئەم مقابلەی لە من کرد هیچ فشارێکت لەسەر من هەیە ئەتوانم بڵێم نای مقابلە ناک پۆستی وەزارە دەتوان بڵێم نایکەم چکە تۆ هیچ کام لەوانە مسەیر نەبوون بە زۆر نیان بردوون لەو شوێنە داینێن و بالعکس وەزارەتی ئێستا ئەوەندە ئیشی بۆ ئەکرێ ئەوەندە ئیشی بۆ ئەکرێ یعنی لە ناو حیزبەکانە بەدەیان کۆبنەوەی نهێنی بۆکە و بەدایان ئیتیسالی بۆکە و بەدایان تەکلیفەکە تایکەن بە وەزیر لە هەرێمیش و لە بەغداش تەمان لە بەغدا مەبالغی خەیاڵیش باسەکرێ سەرفەکرێ بۆیە کەس ڕانەکە لەژێر ئەو مەسئولیاتەی کە خۆی چۆ بووی باش چ سەرۆکی حکوومەت چ هەموو وەزیرەکان. خاڵێکی دیکە بڕیار لە ناو حکوومەتی هەرێمە لە ناو هەر حکوومەتێکە تەزامونیە یعنی کاتێک سەرۆکی حکوومەت بڕیارەدا هەمووان مەسئولن لەو بڕیارە بۆیە هیچ کامیان ساحەی خۆیان بەەوە پاک نەکەنەوە کە من هاتوومەتە سەر خەزێنەیەکی بەتاڵ. کاک مەسرور بارزانی ئیشی چی بووە لەوە پێش بەرپرسی دەستگای ئاژانسی هەرێمی کوردستان بۆ یعنی کەبیرە و سەغیرەی وڵاتەیە بێ ئاگا لێ بێ بە مەسائلی ئیداری بە مەسائلی سیاسی بە مەسائلی ئابووری بۆ نەیزانیوە حکوومەتی هەرێم لەو فترە زەمەنیا چی کردووە بۆ ئەمانە دوورن لە یەک لانی کەم ئەمانە ئامۆزا و خزمی نزیکیەکەن لانی کەم لە حیزبێکان بۆیە هیچ بەهانەیەک نییە ئەو مەسئولیەتە بخاتە سەر ئەوەی پێشووی خۆی چکە ئەزانێ هەرێم چی لێ هاتوو و ئەیش بایە لە وتاری تەکلیفە باسی لەوە بکردایە کە من هاتوومەتە سەر قەزیەک ئەگەری شکستم هەیە بەس ئەوان تەوەقوعیەوەیان نەکرد لە بەرەوەی نەو دەفرۆشرا داهاتێکی باشە هاتە بەردەستیان داهاتی ناوخۆ نزیکە بووە لە 300 میلیارد داهاتی نەود نزیکە بووە لە 600 میلیۆن دلار کە نزیکەی 850 تا 900 میلیارەکە یعنی لانی کەم تریلیۆنێک و 200 میلیاریان لە بەردەسا بوو. هەرگیز تەوەقوعی ئەویان نەکرد کە ئەوەش علامەتی ئەوەی ئەمانە با بڵێن خوێندنەوەی دووریان نییە ئەمانە مؤهل نین بۆ ئەوەی ئیدارەی وڵاتێکی وەکو عێراق یا ئیدارەی هەرێمێک بێنکە کە هەرێمێکە ئاڵسکاوە لە کۆمەڵک کێشەی ناوخۆیی و کێشەی ئەقلیمی و کێشەی دەولی. باش مامۆساوەڵا شتێکمەوێ لە ئەم ماوەی پێشوو بوجە نێرا 400 میلیارەکە بەغدا ناردی باشە ئێستا دەوترێت ئەیرێتەوە بۆ قەرزانەی کە حکومەت کردوێتی یعنی حکومەت ئەی موچەی فەرمانبەرانچی لێ حکومەت دەتوانێمانە باتەوە بۆ قەرزانەی کە خۆی کردوێتی لە کاتێکا دەوترێت ئەم قەرز ئەم کۆمپانیانەی کە خۆی قەرزی لێ کردو بەشێکی سەر بەخۆین ینی بەشێکی لای خۆین باشە سەرەتان با پرسین بۆ 400 میلیارد نێراوە حکومەتی اتحادی بۆ 400 میلیاری نار بەرپرسانی کورد هەمیشە کاتێک کە فشاریان بۆ دێ ئەوەندە سازش ئەکەن بێ حەد و حساب بەڵام کاتێکەوە فشارەکان نامێنەوە ئیترحساب بۆ یاسا و دەستور و قوانینی اتحادی هیچی ناکە. یەکەم ئەم پارەیە ئەگە تەکمیلەی موازنە یەک لەسەر 12 ساڵی 2019 ئەبێت 453 میلیارد بەهاتایە باشە چونکە ساڵانی پێش مانگی 1 و 2 3 ئەمە هاتوو لە ئەو نامەشان نووسراوە کە بە موچەی مانگی نیسانە کەواتە لە ئەساس و 53 میلیاری نەهاتوو بۆ ئەمەیان قبول کردووە کە بە شێوەیەک لە شێوەکان ئەم ئیلتیزامیان بەسەر خۆیان هێناوە. خاڵی یەک خاڵی دوو لە ناو کتابەکە زۆر بەوازحی نووساون بۆ موچەی مانگی نیسانە. ئێمە شتێکمان هەیە لە محاسبە میزانی مراجعی پێوتێ ئەو پارەیە کە دێت دوای ئەبێبی گەڕیتەوە بێ بڵێ ئابم شێوەیە تەسنیفم کردو بەکارمێناوە چکە دوایی لە تەسوی حساباتە یەخەت پێگرن
چکە دیوانی ڕقابەی مالی ئیتیحادی مەسئولە لە هەموو دینارێک لە خەزێنەی دەوڵەت دەرەچێت دوایی کە تەدقیقەکە ئەو پارەیە هاتووە کە نەدراوە بە موچە ئەو بە ملاحەزە لەسەرێ نووسێ دوای دێنێ پەرلەمانی ئێمە لە لیژنەی مالی ئەو وەختە لیژنەی مالی ئەمە بە خاڵێکی نەکاو ئەینێرێ بۆ محکەمەی نەزاها ئەینێرێ بۆ هەی ئەی نەزا هەی ئەی نەزاهای ژێنێرە بۆ محکەمە دووبارە هەرێم دووچاری گرفتە بێت و ئەو قەزیانەی کە لەو پێش لەسەری کەڵەکە بوون ئەمە ژەبێتە یەکێک لەو قەزیانە بۆیە ئەگەر ئەم 400 ملیارە حکوومەتی هەرێم جارێ نازانین فعلەن قەرزی کردووەیانە چونکە ئەڵێ قەرزم کردووە چەند سیقەمان بە قسەکانی پێشووی هەیە هەر ئەوەن دەستی قەمان بەم قسانەی هەیە ئەم قەرزانەی لەسەر چه ئەساسێک کردووە نابێ پەرلەمان ڕازی بێ لەسەری باشە ئەمە یعنی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە پابەت نابێ بە قوانین و لەوائح و ئەنزیمە و تعلیماتی خۆیەوە یا هی وڵاتەکەەوە اینجا ئەو حکوومەتێک لەو مستەوایە بێت دەسەڵاتێک لەو مستەوایە پابەت نەبێ بە هیچ قەزەیەکەوە ئەی چۆن داوا لە هاوڵاتیانەکە پابەت بن بە یاسا و ڕێنماییەوە بۆیە ئەم بڕەپارەی کە هاتووە ئەگەر حکوومەتی هەرێم بەکاری بێنێ بۆ غەیری وەجهی خۆی کە نێراوە بۆ موچە ئەوە تەحملی ئەو مەسئولیەتەش بکە کە ئەگەر مانگی داهاتوو هیچ بڕەپارەیەکیان بەس هەر بەجددی ئەتوانێت ینی بیاتەوە بە قەرزا و ئەو پارەیە نەیات بە موچەی من ئەڵێم لە ڕووی قانونی محاسبەوە ناتوانێت باشە بەس هەرێم ئایا ئایکایانە زۆر شتی لەوە خراپتری کرد باش لە دوای پارەی 42 بانقی دەرهێناوە من لەگەڵ یەکێک لە ئەو بانقانە لە چوبین بۆ ئوردون لەوێ لقاءێکمان هەبوو لەگەڵ سندوقی نەقدی دەولی یەکێک لە مدیری بانقەکانم بینی ناکرێت ناوەکەی بڵم چکە تووشی کێشەیەەکە باشە وتی پارەم لای حکوومەتی هەرێم وتم پارێکی وتی پارەی بانقەکەم لە فەرعی بانکی مرکزی داناوە لەوێ بەکاریان هێناوە ئێستا نامدەنەوە وتی پێم وتون پارەکەم وتوانە ئاخر مشکلت چییە ئێمە پارەکە بەکارمان هێنەوە ئێوتی من هەموو سەرمایەکەم ئەوەیە کە لەوێ دامناوە ئەمە وا ئەکا مەسەن ئەو بانقانە کەم بتوانن مجازەفە بکەن بێن هەرێمی کوردستان بۆ سیستەمی بانکی لە هەرێمی کوردستانە لاوازە بۆ بانکەکان ناوێرن بێنەوە مەسەن سیقیان نییە ئێمە بەدەیان جارداوامان لە بانکی ڕافیدەین و ڕەشید کردووە کە بێنەوە بەدەیان ئۆفەریان هەیە بۆ فەرمانبەران سلفەی 5 ملیۆنی 10 ملیۆنی 15 ملیۆنی 25 ملیۆنی 50 ملیۆنی تا 75 ملیۆنیان هەیە بۆ کارگە و معامل نایەنە هەرێمی کوردستان لێیانە پرسیین بۆ ئەڵێ زەمانمانەکەن کە ئەگەر پارەکەمان بە قەرزدا دوایی ئەو ڕەهنەی کە ئەماندنێ بتوانین ئەو ڕەهنە بخەینە محکەمە چکە بازێکیانەوەیان کردووە مەسەن TBI شتی وای کردووە قەرزی داوە بە هاوڵاتێکە دوای چون داوای قەرزەکەیان کردووە بەتون دوتیژی مامەڵی لەگەڵا کرد نەیانتوانێت هیچ ئیجراعاتێکی لەگەڵا بکە بۆ قەرزی عقاری هەرێم ئەو پارەی کە دراوە بە عقار بە هاوڵاتیان هەندێک کەسی تایە بۆ وەزارەتەکانی هەرێم وەزارەتی دارایی ئەتوانێت و قەرزانە وەرگێتەوە ئێستا 800 نزیکی 800 ملیاری لای سەرمایەدارەکانە ئەوە چەند محاولەی چەند ساڵە خەریکی ئەوەنە و قەرزە وەرەگرن چەند ساڵە خەریکی ئەوەن کە ناتوانن زەریبە لە هەندێک کۆمپانیا حیزبی وەربگرن بۆیە حکوومەت کاری زۆر لە من نەشیاوتری کردووە کە ئەم 400 ملیارە بەکاربێنێ بۆ قەرز باشە وەڵاوەکو دوا پرسیار ئەمە زۆر گرنگە لە لامی عنی بەجددی خەڵک لە دوای ئەم مانگەوە چی ئەکات ئایا بەغدا پارەی تر ئەنێرێ هەرێم ڕێ ئەکەوێ لەگەڵ عنی چی ئەبێ چی ئەگوزارێ پەیوەندی بە سعری نەوتۆ هەیە من قەناعەتم وایە گەر سعری نەوت بەرز بێتەوە هەرێم هیچ پابەندیەک ناکاو نەوتی خۆی ئەفرۆشێت و بەو شێوەی کە پێشوو ئیدارەی داوە ئیدارەدا چکە قەناعەتی وایە نەوت تاکە کارتە لە دەستیابێ باشە بەڵام ئەگەر نەوت بەرز نەبێتەوە هەرێمی کوردستان ناچارە ڕازی بێ بەو ئیتفاقی کە لەگەڵ عێراقەکە ئەو ئیتفاقیش یەک ڕەهەند نییە کۆمەڵە ڕەهەندە خاڵی یەکەمیان نەوتە خاڵی دووەمیان گەماریک و خاڵ سێمیان زەرائیبە ئەوەی لە ناو قانونی ئیدارەی مالیە هاتووە بە داهاتی ئیتیحادی مشکلەیەک هەیە لە دەستوری ئێمە نظامی مالیمان سیستەمی مالیمان سیستەمێکی مرکزیە ئەبێ هەمووی بڕاتۆ خەزێنەی موحد اینجا دووبارە تەوزیع بێت بۆیە ئەوان ئەو متمانەیشیان بە هەرێمی کوردستان نییە وەکو جاران تەخمینی ئێراداتیان بۆ بکاو بڵێ 400 ملیار داهاتمان هەبوو ڕۆژانە ئەیڵێن مانگانە نزیکەی 300 ملیار بەس داهاتمان هەبووی ناوخۆی باشە کەواتە حکوومەتی هەرێم توانای ئەوەی هەیە ئەم لقاءاتانەی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی گومرگەکان هەمویان تەرجەمە بکە لانی کەم بتوانین لقاعاتی ئەمە تەرجەمە بکە کەم قسانەکەین پەرلەمانتارەکانی هەرێم ئەو وێبسایتانەی کەوا دۆکومنت ئێستا بڵاوەکەنەوە هەمووی ئەکرێت تەرجەمە بکرێت
تەرجەمایان کردو ئەزان داهاتێرم بۆیە دیوانی ڕقابەی مالی خۆیان نەیەمانە تەقیقە قوبوڵی شوێنی تریان نییە و تەخمینا جارێکیکە قوڵ ناکەن ئایا هەرێمی کوردستان ئامادەیە 300 ملیاردی لەسەر خەڵک فەرز کردووە بەدەیان وەسیلە ئامادەی ئەمانە ڕادستی حکوومەتی اتحادی بکە جوابەکەی دوای مانگێکیکە وەرەگری بامەسا زۆر سپاس 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 بۆ تۆ. بێت.